سێشەمە ڕۆژی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە کە جیاوازە لە هی زۆربەی وڵاتان لە جیهان و هەتەنانەت بگرە لە ویلایەتەکانیش لە ویلایەتێک بۆ ویلایەتێک شێوازی بەڕێوەبردننی کاروباری هەڵبژاردن لەوانەیە جیاواز بێت. یەکەم سێشەمەی مانگی 11 ڕۆژی هەڵبژاردنەکانە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەرێک لە 50 ویلایەتەکان و لە واشنگتن دیسی نووسینگەی سیاسی بۆ لێکۆڵینەوە هەن لەسەر ئەو کەسەی هەر 4 ساڵ جارێک بە ڕێگای دەنگدان بەڕێدەکرێتە کۆشکی سپی. دەستوری ئەمریکا ماف و پاراستنی هاوڵاتیانی دەستەبەر کردووە بەڵام مەرج نییە دەنگدان یەکێک لەوانە بێت بە پێی پرۆفسۆری زانکۆی جۆرجتاون مارک ڕۆم. بیرکردنەوە لەوە هەیە مافی دەنگدان وەک مافی هاوڵاتی بوون بێت و قسەکردنی ئازادانە یانیش بە ئەنجامگەیاندنێکی ئازادانە بۆ داواکردن لە حکوومەت ئەمە دەنگدانێک نییە لە وڵاتەوە داواکراو بێ بەڵام ڕێوشۆنی خۆی هەیە. بە پێی یاسای فێدراڵی ئەمریکا تەمەنی دەنگدان لە 18 ساڵی دەست پێ دەکات. ڕۆم دەڵێت بێجگەلەوە یەکدەستێکی زۆر کەم لە دەنگدان لە سەرانسەری وڵاتدا هەیە. 50 ستان هەر یەکەوە یاسا و ڕێسای خۆیان هەیە کاتی دەنگدان ناونووسکردن شوێنی دەنگدان یان چۆن دەتوانی بەبێ ئامادەبوونی خۆت دەنگی لەسەر بدەیت. ئەمانە یاسای ستانەکان دیاریکردون نەک یاسای فێدراڵی. شێوازی دەنگدانی غیابی کە ڕۆم باسی لێ دەکات بۆ ئەو کەسانەیە کە لە ڕۆژی هەڵبژاردن لە وڵات نین لە ناویان لەشکر و هەروەها بۆ نمونە ئەو کەسانەی بۆ دەرەوەی وڵات سەفەریان کردووە. لە ساڵانی ڕابردوو شتێکی دیکەش بە ناوی دەنگدانی پێشوەخت باو بووە. ئەمڕۆکە نزیکەی 2 لەسەر 3 ویلایەتەکان ڕێگە بە خەڵکەکە دەدەن مانگێک پێشتر تەنانەت زووتریش بەر لە دەنگدانی ڕسمی لە مانگی 11 دەنگ بدەن. ئێستا ژمارەیەک لای ویلایەتەکان یاسایان پەسەند کردوون داوا لە دەنگدەران دەکات ناسنامەی تایبەتی لە شوێنی دەنگدان نیشان بدەن. لە ئەنگرانی ئەم یاسایە دەڵێن ئەمە پێویستە بۆ پێشگرتن لە ڕوودانی فرتوفێڵ. هەرچەندە ناڕازیان دەڵێن ئامارەکانی فرتوفێڵەکان زۆر کەمن کە بە گرفت ناو ببردرێن. هەروەها ڕێگەیەکی تر هەیە نیشان دەدات هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکا بەڕاستی 50 پێشبڕکەی جیاوازە. بە پێی دەستور ئەوانەی دەنگ بۆ سەرۆک دەدەن لە ڕاستیدا 538 کەس هەڵدەبژێرن بە ناوی ئەلکتۆرس کە لەسەر بنچینەی ویلایەت بە ویلایەتە. دێنس جانسن پرۆفسۆری زانکۆی جۆرج میسن. گرنگترین ژمارە 270 ئەم ژمارەیە سەرۆک هەڵدەبژێرێت لەسەر جەمستانەکان کە 270 دەنگی ئەلکترۆل کۆکرایەوە ئەوە دەبێتە ژمارە گرنگەکەی کاندیدەکان بەدواوەی. جانسن دەڵێت بەهۆی ئەلکترۆل کاڵجە کە کاندیداکان زۆربەی کاتیان تەرخان کردووە لەسەر ویلایەتەکانی کە بە ویلایەتی بڕیاردەر بەناوبانگن. بەو هیوایە ئەوان کۆی 270 دەنگی پێویستیان بۆ مسۆگەر بکەن.